ئێمە هەوک حراس بیر و نەوتەکانی کەرکووکین عقدمان کرۆ لەگەل متعهد یعنی وەکو مقاولێکە اینجا مقاولەکە عقد کرد لەگەل شەریکە ئێمە داواکارین یەکسەر ڕەبط بین لەگەل وزارەتی نەوتە ببینە عقد لەبێ ڕاتبمان 250,000 150,000 نییە بازار 230 بێ لێ بڕێ 40 ڕۆژ جارێ دێ 45 ڕۆژ جارێ دێ دەوامان 5 بە 5 خواردن لەسەر خۆمانە فیشێک لەسەر خۆمانە چەک لەسەر خۆمانە ئێمە ڕاتبمان 245,000 جار بەجار بە دوو مانگ جارێک وەرەگرینەوەش 25,000مان لێ بڕێ ئێستا من یەکێکی شخصی خۆم ئەم مانگە 100,000 لێ بڕێ 153,000 بواتەوە لە 45 ڕۆژ جارەیان 153,000 بواتەوە من 153,000 بدەمە چی بیدەمە کرێخان و بیدەمە کرێ مۆلدە بیدەمە ماڵەوە خۆم خێزاندارم خاوەم مناڵێکم بیدەمە شووە لە ڕووبای خۆمان لە نقطەی خۆمان عسکەری لەسەر خۆمان فیشێک لەسەر خۆمان خواردن لەسەر خۆمان پارەی مۆلدە لەسەر خۆمان هەمووشی لەسەر خۆمانە هەموو جار على ئەساس تێ بۆ ئێمە عقد ویلغایەکەنەوە بۆ ئێمە گشت زەممان چییە گشتمان 250-245 وەرەگرین ئێمە هەموو حرەسیاتەمان فیشێک لەسەر خۆمانە زەممان چییە مالیچمان ئێستا گەورە بووە سە من مالی دمنەوە چوارە ئێستا لەمە دوا هیچ من ناکە گەرەکمانە ببینە عقد لەسەر شەریکەی نەوت بەس مەطلبمان ئەوەیە حەقمان نییە ئێمە گەرەکمانە ببینە سەر شەریکەی نەوت ئێمە ئێستا ئەجووریۆمی ئەتیبار هەر هیچمان نییە ئەڕووی بۆ هەر سەیتەرێ باجەکە دەرەکە احترافت پێ ناکە ئەلێت و ئەجووریۆمیە